هیچ ڕێگایەکەی بۆ ئەوی بتوانین توانا و زاکیری خۆمانی پێ زیاد بکەین؟ ئایا بۆچی ناتوانین دوای تەواوکردنی خوێندن فێری چەند زمانێک ببین لە کاتێکا خەڵکانی تر هەیە دەتوانێت لە ماوەیەکی کەمدا فێری کۆمەڵێک زمان ببن یاخود کۆمەڵێک پسپۆڕژ ئەگۆڕن؟ ئایا ئەو هەموو نامیلکانەی کە لە بازار هەیە کە باز لە کەسایەتی سەرکەوتوو دەکەن بۆ ئەو ئێمە سوودی لێوکن ئێمە توانیمانە ڕنگدانەوەی ئەو کەسانە لە خۆماندا بکەینە واقع یاخود هەر سەرپیانە کتێبەکانە خوێنینەوە یان نا؟ هەموو ئەم بابەتان و چەندین پرسیاری ترکە لەوە چێ لە مێشکی ئێمە و ئێوەشدا هەبێ دەکەینە وەرو لەم ئێوارەیە بەسپاسەوە لەگەڵ مامۆستا ئاواد نەسڕوڵڵا شارەزا لە بواری گەشەپێدانی مرۆیی گفتوگوی لەسەرەکەی. مامۆستا بەخێر بێ. خۆش بێ. سپاس. مامۆستا باشتێکی بەسیط دەست پێکەین بەڵام دوجار لەوە چێ ناو بێ ئێمە تەمەنی ئێمە زۆر بڕۆین 60 بۆ 70 ساڵ ڕەنکە لەوە چێ باشترینی 35 ساڵێکی باش ئای لەم ماوە ئێمە بچۆن بتوانین مێشکی خۆمان چالاکەین هەم بۆ دراست هەم بۆ فێربوونی زمان هەم بۆ شارەزای و ئەزمموی ڕۆژگار. لە ڕاستی هەندێک زانە باوەڕیان وایە مرۆڤ هەتا مناڵتر بێ شەپۆلەکانی مێشکی خێراتر ڕوئەیە. جا ئەوان باوەڕیان وایە کە مناڵی قۆناغێکی زۆر باشە بۆ فێربوون بەڵام هاوکات چەندان زانای دەرونیمان هەیە کە باز لەوە ئەکەن مرۆڤ لەگەڵ گەورەبوونی کە ئەزمونەکانی زیادەکە دوجار ئەگەر بێت و ئێمە پەرە بەتواناکانی بین توانای فێربوونی ئەتوانێت چەند بەرابەر زیاد بکە. شتێکمان هەیە پێوترێ جنرال mental ability واتە توانا زەینیە گشتیەکان کە لە ئەمڕۆ ئێمە ئەتوانین بڵین دەستکراوە ئەبین لە بەردەم ئەم بوارەدا ئەتوانین پەرە بەتواناکانمان بین واتە تەنها زیرێکیشی دیاریکراو یا بۆ ماوەیەکی دیاریکراو ناتوانێت ئێمە بچەپێنێ و ئێمە ئیتر تاماوین هەر لەژێر هەمان کاریگەریابین. ئێمە دوجار ئەگەر پەرە بەتواناکانمان بین ئەتوانین ئەنجامێکی باش بەدەستبێنین. باشانی هەموو تەمەنەکان قبول کراوە بۆی کە فێری شتیابی بەڵام تەمەنی هەرزەکاری ولاوێتی یان مناڵی باشترە. ئێستاکە کە باز لەوە ئەکەین چۆن پەرە بین بەتواناکانی مرۆڤ. ئێمە تەمەنیشی بچێتە سەرەوە ئەتوانێت تواناکانی زیاتر کە واتە هەندێک باوەڕیان وایە مرۆڤ بە درێژایی تەمەنی یەک نسبە زیرێکی هەیەواتە کە ئایکیوی مرۆڤە پێورەیە ئەوترێ مرۆڤ هەرچەند گەورە ببێ ئایکیو ئەوەیە کە تۆ چەندێ مێشکت بە سەریعی ئەتوانێت ئیش لەسەر کێشەیە بکا بۆ چارەسەرکردن یان توانای ئەسڵی مێشکی ئینسانەکە چەنە. ئەمە ئایکیو یەکێکە لە شتەکان. کۆمەڵی شتی گرنگمان هەیە لەوانە توانای زاکیرە لەوانە استراتیژیەکانی فێربوون لەوانە چۆن بتانی ئەزمونێکی باش وەرگری ئەزمموی کەسێکی سەرکەوتو بگوازیتەوە بۆ کەسێکی تر کەواتە تەمەەن لێرەدا ڕێگر نییە. ئێستاکە زۆرێک لە ئەوانی لە بواری پەروەردە و فێرکردنا کارەکەن ئەیانەوێ ئەوانەشی کە توانایان لاوازە توانەکانیان زیاد بکە کە من خۆم لە ماوەی کارکردنمە کە کارم لەسەر زاکیرە و استراتیژیەتەکانی فێربوون کردووە بە چاوی خۆم ئەوم بینیوە کە خەڵکانێک هاتوون لاواز بوون لە فێربوونە مەسەن زۆر خاو فێر بووە یان وتوێتی من ئەسڵەن ئینگلیزی زۆر خراپ بووم یا ناتوانم لەبەریکەم بەڵام لە ماوەی چەند ڕۆژێکە من ئەو گۆڕانکاریم تیا بینیوە کە زۆر دڵی خۆش بە بۆی ئەم جارە ئەتوانێت زۆر بە خێرایی شت دەبەر کە زۆر بە خێرایی شت فێر ببێ واتە ئێمە ئەمە دەردەسەرەکەکەی بۆ ئەوی خوێندکارانی ئێمە بەتابەت لە قۆناغی تاقیکردنەوەن بەرچاوڕوونی لەسەر استراتیژی فێربوون بکەین دوای ئەچینە ناو بابەتەکانی تر کاتە ینی ئەو زاکری هەیەیان ئەو ئایکوی کە جەنابەت باست کرد ڕێژەیە ئەتوانین گۆڕانکاری تیا بکەیت و کێرڤەکەی بەرزکەیتەوە. mental ability واتە توانە زەینیەکانی مرۆڤ ئەتوانین پەریان پێبین. بۆ نمونە مرۆڤێک ئەگەر ئایکیۆکەشی بەرز نەبێت و ئەگەر توانە زیهنەکانیشی لاواز بن ئایکیۆکەی با بڵێن ئەگەر ڕێژەیەکی دیاریکراوێەوە نەگۆڕێ ئێمە دوجار توانین فێری ڕێگای خێراتری بکەین. بۆ نمونە ئێوە فێری ئینگلیزی ببێ لە زیاتیەوەی ساڵە 2 ساڵ خۆی مەشغوڵکە بە ئینگلیزیەوە بە 8 مانگ بە 6 مانگ بە ڕۆژانێکی کەمتر. بۆ نمونە لە قوتابخانە یان لە زانکۆ شتێکی زۆری خوێندووە کەلیماتە زانێ بۆ نمونە گرامەرە زانێ بەڵام نازانێت قسە بکات چۆن بتوانین پەرە بەوە بین بە دەوراتی تەدریبی. لە ڕاستیە تەدریس و تەدریب واتە فێرکردن و ڕاهێنان جیاوازی گەورەیان هەیە بەداخەوە ئێمە لە قوتابخانە زیاتر گرنگیمان بە فێرکردنیاوە ئەوەی کە لە ڕاهێنانە هەیە ڕاهێنان گرنگی بە 3 شتەیە. یەکەمیان گۆڕینی باوەڕ و قەناعەت و ڕافتاری کەسەکەیە دووهەم پێدانی زانیاریە و سێهەم کە ئیشی ڕاهێنانە پەرەدانە بە مەهارە بە سکێڵ واتە لێهاتوویەکی دیاریکرا و لەم کەسا پەری پێئی
بۆ نمونە کەسێک ئەگەر جاران بە چەند مانگێک فێری زمان بووە تۆ ئەتوانی وای لێ بکەی ئەم جارە بە کەمتر فێر ببێ کەسێک ئەگەر بۆ نمونە فێری شۆفێری ئەبێ پێویستی بە چەند سەعات هەیە ئێمە ئەتوانین وای لێ بکەین لە ماوەیەکی کەمترە لە NLP ئەواتە نێرۆ لینگویستیک پرۆگرامین بەنامە ڕێژی زمانی دەماری قسە لەسەرەوە کرێ هەموو شتێک ئێمە توانین لە نێوی کاتا فێری ببین ئەمەیە استراتیژی فێربوون ئەمەیە استراتیژی لە نیوی ئەو کاتێک کە دیاری کراوە بۆ نمونە ئەگەر قەرار بێتەوە بە 3 مانگ فێربی ئەگەر ئەو ڕێگانە بگریتە بەر ئەبێت تا مانگ نیوە بەڵێ باشە ئەمە لە ژیانی ڕۆژانە جەناب دوو کوڕاهێنەر کە بەشداری خولەکانە کردی ئەمە سەرپەرشتیار و وانە وتۆتەوە لە خولەکان هاتۆتە دی یاخود هەر قسەی ناو کتێبە ڕاستێکی من پێم خۆشە لەم بەرنامە هەر ئەو شتانە بڵێم کە خۆم ئەزمونم کردوون بۆ نمونە من خۆم ئەوەی کە بە چەند ساڵ فێر بووم بە چەند مانگ وتومەتەوە یعنی بۆ نمونە چەند ساڵ خەریکی فێربوونی ئینگلیزی بووم بۆ نمونە 6 ساڵ پاش 6 ساڵ من هاتووم کۆمەڵە قوتابیم هێناوە بە دەورەی تایبەت لە ماوەی 6 مانگە هەموو ئەوم فێر کردوون کە خۆم بە 6 ساڵ فێری بووم ڕاستیەکەی ئەگەر ئێمە ئیش لەسەر مەهارە بکەین ئەتوانین ئەوە بکەین ئیش لەسەر ڕێگاکانی ڕاهێنان بکەین ئێمە ئەتوانین ئەوە بکەین بۆ نمونە سوود لە زانستی NLP وەرگرین بۆ نمونە سوود لە شتانە وەرگرین کە ئێستاکە لە دەوراتی تەدریبی ئیشی لەسەرکرێواتە ئیش ئێمە تەنها ئەوەنی معلومات بین ئەگەر بۆ نمونە من هاتم تەنها زانیاری میا بە خەڵک ئەکەوێتە سەرەوەی ئایا خەڵک چەنە دەتوانێت زانیاری وەرگرێ بەڵام ڕاهێنەر بە تایبەتی لە بواری پەرەپێدانی مرۆیی ڕاهێنەر لە بواری پەرەدان بە توانەکانی مێشک و فێربوون کار لەسەرەوە کە ئێستاکە چی بکەین تۆ توانات لەوا زیادەکە بۆ نمونە لە دەوراتی زمانی ئینگلیزیە ئێمە ئەزانین کە لە قوتابخانە کە خەڵک فێر نابێت 12 ساڵیش خوێنە فێر نابێت من هەجیش گۆڕە هەر فێر نابێت و ئەمە خەڵک هەمووی بەرچاوڕوونە بۆ نمونە چۆتە بەریتانیا دەوراتی بینی و هەر فێر نەبووە ئەچێ لای کەسانێک خوێنە خۆیان مامۆستای زمانی نزین هەر فێر نابێت ئەمەوە بڵێم هۆکاری ئەسلی ئەمە ئەوەیە ئەبێ ئەو پێدانی زانیاری بەز نییە پێدانی زانیاری بەز نییە پێویستە مەهارە بدرێ بە کەسەکە و پێویستە ئەو کەسی کە فێرخوازە فێری بکەین چۆن فێر ببێت چۆن مێشکی بەکاربێنێ و ئەو کەسەشی کە ڕاهێنەرە و خەڵک فێرەکە دیارە ڕاهێنەر ئەبێ بتوانێ لەگەڵ هەموو ئەو کێشانی کە ڕوبەڕووی فێرخوازە بێتەوەتە بتوانێت ژنگەیەکی فێرکاری ژنگەیەکی ڕاهێنانی گونجاو دروست بکە تو ئەگەر ئەمڕۆ بێتاقەتیش بووی واد لێ بکە ئەمڕۆ تااقەتی هەبێ نەک ئەوی ئەمڕۆ بێتاقەتی ئیتر ماوەسایەکە بۆ خۆی قسەکە تۆ هیچ نەچێ بە مێشتە یعنی ئەم حاڵەتە زۆرە و من حەزەکەمە و عیبارەتانە بەکاربێنم کە ئەمڕۆ خوێنکاران لە هەموو قۆناغەکانە بەکاریان بۆ نمونە ئەڵێم من ئەگەر خەیاڵم لای ئەو نەبێ ئەو چۆن نەتوانێت فێرم بکە من نمونەیەکی بەسیط بێنمەوە ئەگەر خوێنکارێک خەیاڵی ڕۆشت بێ ڕاهێنەرە زانێت چۆن پرسیار بکە کە ئەو خوێنکارەیەتەوە بەناو ژنگەی فێرکاری بەڵام شتی کتر هێما مەسا ینی بۆ نمونە جەنابەت فەرموو ینی بۆ خوێندکار زۆر مەبەسمانە و عامی خەڵکیش دوجار زەرورە بۆ نمونە ئێمە کتێبەکانی زۆر لە چۆن کەساتێکی سەرکەوتومان لێ دەربچێ کەساتی زۆر هەیە لە سەرمایه‌دارەوە بگرێتان نووسەر لە کەسانی مێژووی تا کەسانی تر بۆ ئەو ئێمە ئەزمموی لێوەرگین بەڵام دوجار هەر کتێبە کاکردن و دوایی لەوەچێ دوو پارەسێ پارە بخوێنەوە و سوودی لێوەرنەگری لە ڕاستیە یان لەوەچە سوودی لەوەکەی ئەمە نەبینی خۆش هەیە جاری وایە کەسەکە خۆشی لەو قۆناغا ناتوانێت هەموو شتانە ئەزمونکە بۆیە بەڕای من یەکەم جار پێویستە هەر هەمومان بیر لەوە بکەینەوە چۆن پەرە بەتوانەکانی مێشکمان بین یەکەم چۆن بتوانین خێراتر فێر ببین چۆن بتوانین باشتر شتەکانمان لەبیر بمێنێ چۆن بتوانین فێری ڕێگای مطالعی باش ببین بۆ نمونە ئەمڕۆ باز لە سپید ریدین واتە قیراءە سەریعانەکرێ خێرا خوێندنەوە باز لە فۆتۆریدین واتە خوێنەوەی وێنەی ئەکرێ باز لە خوێنەوەی مۆدێر نەکرێت چۆن تۆ بتوانی لە ماوەیەکی کەمە خوێنەری زانیاری بیت نەک تەنها کتێبەکان بخوێنیتەوە ئەگەر ئێمە توانیمان ئەم لێ هاتوویانە بگەێنین بە خەڵکیان خەڵک خۆی ئارەزومەندان خۆیان هەوڵی ئەوە بن یەکەم جار لێرەوە دەست پێ بکات چۆن بتوانێت ئەمڕۆ مرتاح بێت چۆن بتوانێت ئەمڕۆ بەرنامەیەک بۆ خۆی دابنێ چۆن بتوانێت ئەمڕۆ پەرە بە توانەکانی بات جا ئەگەر ئەمڕۆ توانی لەگەڵ خۆی تەعامل بکە و توانی پەرە بە توانەکانی خۆی با و توانی پەرە بە توانەکانی مێشک و فێربوونی بە جا ئیترە و کاتە زۆر ئاسانە بێ بۆ نمونە جاران هێواش کتێبی خوێنێتەوە بۆیە تااقەتی نییە بەڵام ئەگەر یەکەم شت کە ئیخوێنێتەوە ئەوەیە بێ چۆن بتوانێت باشتر بخوێنێتەوە چۆن بتوانێت خێراتر شتەکان لەبەرکە کە ئەمانە ئەمڕۆ بە خولی تایبەت هەیە من و کوڕاهێنە لەمای ئەم ساڵانی ڕابردووە بەردەوام ئیشم لەسەر ئەوە کردووە چۆن تۆ بتانی یادگەیەکی باشترە هەبێ
و دیارە ئەو بەشداربووانە ئێستاکە ئارزویان لە خوێندنەوە زیاترە و تۆش ئەگەر لێرەوە دەستی پێکرد ئەتوانی نەک لە بۆ نمونە ئەڕوا لە فەلسەفا مطالعەکە هێشتا فێر نەبوو مطالعە بکە بۆ نمونە هێشتا زاکیرەی باش نەبوو ئەوە بڕاشت لەبەرکە یعنی شتێک هەیە ئێمە کە چوینە قوتابخانە هەر پیان ئەوتین لەبەرکە بخوێنەرەوە سعی بکە تەحزیر کە ئیمتیحانە ڕۆژی لە ڕۆژان لە قوتابخانە یان ئێستاکەش یان هەمان کارەسات بەردەوامە لە باخچەوە هەتا وەکو کەسێک دکتۆراش تەواوەکە فێر ناکرێت چۆن فێر ببێ ئەمڕۆ بین لەسەرەوە دەست پێ بکەین واتە من شتێک کە زۆر جار ئاماژەم پێ کردووە گۆڕانکاری کە لە میسر لە زمانی محەممەد علی میسرا ڕوویا ئەوەیە بیری لەوە کردەوە چۆن زاناکان بەرێتە فەڕەنسا یەکسەر لەسەرەوە گۆڕانکاری دروستکە واتە ئەگەر ئێمە لە خوارەوە دەست پێ بکەین بۆ نمونە ئەگەر تا باخچە چاکەکەین تاکو ئەچینە قۆناغی سەرەتایی و ناوەندی و بەرەوسەر دنیا گۆڕاوە بەڵام ئەگەر ئێستاکە ئەوانەی کە خۆیان بەتوانن و پێم وایە بەرنامەی تواناسازی حکوومەت هێرەمیش ئیشی لەسەر ئەوە کرد ئومێد دەکەم ئێمە بتوانین ئەوانەی کە بەتوانان ڕاستەوخۆ ئاراستەیان بکەین بۆ باشترین شتەکانی ئەوروپا باشترین شتەکانی یابان باشترین شتەکانی کۆریا یعنی بین لە سیستەمەکەەوە چاکسازی بکەین لەسەرەوە چاکسازی بکەین بۆ نمونە باشترین مامۆستاکان دەوراتی باشیان پێبووترێ لە زانکۆکانە گۆڕانکاری بکرێ بەداخەوە وەزارەتی پەروەردە لە ساڵانی ڕابردووە داوای لە وەزارەتی خوێندنی باڵا کردووە کە ئەو کەسانی کە دەرەچن لە خوێندنی باڵا ئەبنەوە بە مامۆستا پێویستە بە تایبەتی بە پرۆگرامێکی تایبەت ئاراستە بکرێ من ئاگام لەوە هەیە کە بەڕێز مامۆستا کەوکەز ڕاوێژکاری وەزیری پەروەردە چەند جارێک ئاماژەی بەوە کردووە کە با خوێندنی باڵا ئیش لەسەر ئەوە بکە مامۆستا دروستکە بۆ نمونە داوایان لەوە کردووە با 5 ساڵ بێ بەڵام ئەو ساڵەی ئەخیر بە عەمەلی مامۆستا دروست بکەن بەداخەوە کە تا ئێستا خوێندنی باڵا وەڵامی ئەوەی نایەوەتەوە تا ئێستاکە بۆ نمونە ئەبینین ئێمە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە لە قوتابخانەکانە من خۆم وەکوی کە چەند جارێک محازەرم هەبوو بۆیان هەمویان سکاڵای ئەوەکەن ئەڵێن ئەوەی خوێندومانە هیچ پەیوەندی نییە بۆ کارێکی ئێستاکە ئێمە لە قوتابخانەکانە ئەیکین یعنی بەداخەوە ئێمە لەسەرەوە نەهاتوین شتەکان چاکین دەست خۆش بێ با کاخدرجی لە ڕانێ وەرگرین بە ڕاستت کاکدرم کاتت باش فەرموو قوربان دەکەم و بەخێراتنی ئەو مامۆستا بەڕێزەش دەکەم بەڕاستی لە قسەکانی دیارەکە مامۆستا بەڕاستی یعنی دیارەکە حەقی ئەوەی هەیە کە مامۆستابی بریا هەموو مامۆستا بەڕێزەکان وەکو ئەو بە تەحەممول بانە وەکو ئەو لەگەڵ تەلبەکان نەرم و ملایەن بانە بەڕاستی مەخم هەیە 2 ساڵە لە پۆلی دوازدەی ئامادەیە خوێنی ئەی بۆما بە پرسیاری وەملی ئەەکەن لە دەرەوەی بازنەیە ئەی بۆ پرسیاری وەملی ئەەکەن لە ئەقڵ بە شەردانە 2 ساڵە لە پۆلی خوێنی دوازدەی ئامادەی ئەگە پرسیارەکان هەم لە خزمەتاندەم دەست خۆش بێ یعنی پێ دوایە دەبێ ئێمە وا لە خوێندکارەکان بکەین منهەجەکەی خۆش بێ پرۆگرامی خۆش بێ تا ئەوەی ئەو وانەی کە لە بەردەستیاتی بە باشی لی سەرکەوتو بێ بڵێ ئەمە ئەو تەکلیفم هەیە لە مامۆستا بەڕێزان بەداخەوە سەوتت باش نایە کاک خدر دەست خۆش بێ سوپاس بۆ بەشداریکردنت هەڵی مامۆستا بە ئاسی ئەوەی کەتی گشت وەڵامامەتەوە پێی وایە ئێمە خۆشمان هەندێک جار مقەسەرین بەوەی کە نامانتوانیەوە ئەو ئەجوایە بڕخسێنین تا فێرخوازی ئێمە خوێندکاری ئێمە ئەوەی کە خوازیاری ئەو بابەتێ فێر ببێ یعنی یەکسەر ئێشکێنین ئەێنینە خوارەوە ورەی نایەڵێن ئاماژەم بە زاراوەیە کرد ژینگەی فێرکردن یا ژینگەی ڕاهێنان ژینگەی فێرکردن و ڕاهێنان ئەوەیە کە مامۆستاکە بێ خۆی خۆشەویستکە باش مامۆستا جەنابتان ڕاهێنەرن بەڵام خۆ مامۆستاش لە هەمان کاتدا ینی ئەم دوان ئەتوانین لە کەسا کۆبکەیتەوە یعنی هەم ڕاهێنەر بێ هەم فێرکردنیش بێ بۆچی نەمانتوانیەوە ئەو سیستەمی کە جەناب فەرمووی پێ دوای ڕقنەیە لەسەر وەزارەتەکان کە ناتوانیوە لە هەمان کاتا ڕاهێنەری باش پێ بگەێنن بیان خەنە پۆلەکانەوە لە ڕاستیە ئێستاگەر لە کوردستانە کۆمەڵە ڕاهێنەر هەیە ئەم ڕاهێنەرانە بەهۆی ڕێکخراوەکان یا بەهۆی ئەوەی خۆیان جوهدێکیان کردو و ڕۆشتون لە مؤسساتی عالەمی دەوراتیان بینیوە ڕاهێنەر دروست بووە و وەزارەتیش ئیشی لەسەرەوە کردووە بەڵام لە ئاستی پێویستانە پێویستە ئێمە مامۆستا بکەینە ڕاهێنەر یعنی مامۆستا پێویستە مەهارەژ لای خەڵک زیادکە نەک تەنها معلومات بە و ئێمە زۆر جار ئەومان بینیوە کە کەسێک جێ بۆ دەورە ئەڵێ من نامێ وەکو مەکتەب مامۆستایە بەس بێ معلوماتم پێ بڵێ ئەمێ من توانەکانم بخەمەگەڕ یعنی ئەبینین فەرقی تەدریب و تعلیم هەیە پێویستە مامۆستا ببێتەوە بە ڕاهێنەر یعنی مامۆستا ئەتوانێت پەرەوە خۆی بە ئەتوانێت خۆی بڕوە بەشداری دەورە من مامۆستا ئەزانم کە چەندین وەرەقی سەرف کردو چۆتە وڵاتێکی دەرەوە بەشداری دەورای تەدریبی کردەوە خۆ ئەوش مامۆستایە یعنی لەوە چ هەموو کەسێک ئەوەی بۆ نەڕەخسێ یان لەوە چێ
وەزارەت خۆی بەشی تایبەتی هەیە بە ناوی یەکەی ڕاهێنان بە ناوی پەیمانگای ڕاهێنان یعنی پێویستە وەزارەت ساڵانە کۆمەڵە مامۆستا بکاتە ڕاهێنەر چونکە ئەگەر بێت و مامۆستا ڕاهێنەر نەبێ و خوێندکاریش نەکەینە فێرخوازێکی واکە لە ئاستی ژنگی ڕاهێنا نابێ ئێمە دوجار تەنها معلوماتێکمانیا و معلوماتیش خۆمان نەزانین زۆر جار هەر لە بیرەچێتەوە بەڵام ئەگەر مەهارە تاقە و توانامان گەڕاندەوە بۆ فێرخواز بە عملی کەشتەکان فێر بوو دوجار ئەتوانێت ئەم شتانە لە ژیانی خۆیان تەطبیق بکە بۆ نمونە ئێمە ئەڵین زمانی ئینگلیزی یەکێک لە ڕخنەکان کە لەسەر هەموو سیستەمەکانی فێرکردن ئەگیرێت لە جیهانە ئەوەیە بۆچی لە جیهانە بە مەلاین دۆلار ساڵانە سەرفەکرێ بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و خەڵکێکی زۆر کەم فێرەبێ ئەمە پرسیارێک کە لەوەچێ زۆر جار بینەر بیر لەوە بکاتەوە کە ئەبێ وەڵام چی بێ لە ڕاستیە بۆ نمونە زانایك لەوانە پێمیسلەر کاری لەسەر زمان کردووە 50 ساڵ مامۆستای زمانەوانی بووە ئەمڕۆ ئەڵێ پێویستە زمان بەگوێ فێر ببین نەک بە چاو تا ئێستاکە سیستمی فێربوونی زمان لە هەر 12 ساڵەکە و لە 4 ساڵەکەی زانکۆ بەشی ئینگلیزیە زۆربەی بە چاوە یعنی ئەبینی دەرچوویەکی بەشی ئینگلیزی ئەگەر سەوتێک لێ بدرێت لی تێناگە ڕاستیەکەی فێربوونی زمان پێویستە ئێمە بە سەوت خەڵک فێرکەین یعنی بۆچی ئێستا کەسی وا هەیە پۆڕێکی لە زمانە نییە وەکو ئەوەی کە بۆ نمونە ماستەر و دکتۆرای هەبێ بەڵام 6 زمان نەزانێ 8 زمان نەزانێ نابیناکان باش شل لە بەرەکەن بەڵێ یعنی هۆکارەکە چییە ئێستا بۆ نمونە سەوت پێویستی بە ڕاهێنان هەیە بۆ نمونە تۆ ئەڵەی پێن واتە پاندا ئەگەر بێت و مێشکی ئەو کەسە 30 جار ئەم کەلیمەی نەبیست بێ توانای ئەوەی نییە لەگەڵ یەکەم بیستنە وێنەی پاندانێک بێتە خەیاڵی بۆ نمونە تۆ ئەڵەی فلاوە ئەگەر بێت و کەسێک لە 30 جار تا 100 جار ئەمە لێکۆڵینەوە کراوە یعنی ئێمە ئەگەرمانێ قوتابیە فێری زمانکەین ئەبێ هەر وشەیەک لەوانەی کە پێویستە لە بە درێژایی خوێندنیا لە چەند ساڵی یەکەمە لە 30 جارەوە تا 100 جار بیبیستێ بەڵام بەداخەوە زۆربەی پرۆگرامەکانی فێرکردن ئەوەیە ئەم یونیتە کۆمەڵی معلوماتی زۆری تایە پێشەوەی ئەمە ببێتە مەهارەی بیستن مەهاری خوێندنەوە مەهاری تەلەفۆز یەکسەر کۆمەڵی معلوماتی تر لە یونیتەکەی ترا هەیە یەکسەر کۆمەڵی معلومات لە یونیتەکەی ترا هەیە بەم شێوازە 12 ساڵ معلوماتێکی زۆر ئەدرێ بە فێرخواز بەبێ ئەوەی کە تدریبی لەسەر کردبێ دەست خۆش بێ کاکسیروان لە چەمچەماڵ وەرەگرین کاکسیروانم کاتت باش هیوارتان باش قوربان سەر چاوم فەرموو بە خێراتنی میوانە بەڕێزەکە دەکەم بەڕاستی شتێکی مناڵی ئەو کاتەی خوێندکار بووم بەبیری هێنامەوە ئەمە مۆسا بەڕێزە ئێمە لە نەحەی شۆڕژ دانشین کە سوکاری ئەنفارکراوەکانین بەڕاستی لە پۆلی 5 سەرەتایی بووین مامۆسایەک هاتە سەرمان پۆلەکە و وەزعی گرانی بوو وەزعێکی زۆر خراپ بوو مامۆساکە وتمان پارەمان نییە با بڵێن دەستەری نووسین و شتانە بکڕین بەڕاستی مامۆساکە زۆر بە شێوەیەکی ناشرین وتی دایکتان بۆتان بکرێت تا ئێوارە لە قاچاقینی ئەو کەڵەشتانەی کە ئێمەیان پێگەیان بەڕاستی خوێندکارێکم لەگەڵا بوو کاک حەبیبی ناو بوو هەر ئەو ڕۆژە بڕیاری داوتی وازە خوێندن دێنم لەبەرەوەی زۆر ناخۆش بوو بەڕاستی ئەو خوێندکارە وازیێنا و بەس 100 مەخابن دوای بوو پێشمەرگە و شەیدیش بوو ئەمە نمونەیەک بوو لەسەر قسەکە ئەو خەرمانە گەورەی کە مامۆسا باسیەکە ئەو خوێندکارە وازیێنا من باوەڕدە بێسەواتە منم 36 ساڵە ئێستش تا ئێستا دوو جاو مامۆسایم لە ناوی چەمچەماڵ بینی و بەڕاستی زۆر لام قێزەوەنە عنی من بەس شکر بۆخوا پەرم بە خوێندەکەمدا بۆ بە نسبەت خوێندنی ئێستایشەوە من خۆم کوڕێکمەیە تەلەبەیە لە یەکی لە مەکتەبەکانی نەحەی شۆڕش دەرەجەکانی ینی با بڵێن لە ساڵی پار لە پۆلی 3 هەمووی 9 و 10 ئەمانە بوو ینی ئاخر دەرەجەی 9 بوو سێرم کرد دەرەجەکانی لە وەرزی یەکەمە 50 دانەدا بوو دوای بڕۆشت مەلای مامۆساکە سەردانێک وتم لەوە بزانم هۆکاری چییە بە مامۆسایەکی کچ بوو وتم ئایا ئەم تەلەبەیە دەرەجەکانی 92 بۆ 50 بۆیە ئیسا ئەمە 180 بۆیە ئەم تەلەبەیە بەڕاستی جوابی پێ نەبوو ینی حەقە پەروەردە
پەروەردە چاکی پێ بخشێنێتەوە ئەو مامۆسایانی کە زۆر بەتوانان مامۆسای من دەستی ئەو مامۆسایانە ماجەکەم کە ڕۆژی لە ڕۆژان دەستمیان کردووە هاوکاریمیان کردووە تەمەناکەم مامۆستای زۆر چاکمانەیە ئەوانە خوێندن بە چینی داهاتومان بکەن. دەستت خۆش بێ کاکسیروان، سوپاس بۆ بەشداریکردنت. قسەیەکە بێ لەسەر قسەکانی مامۆستا کاکسیەکەم پێی وایە بێ ئێمە مامۆستا جام بابەتەیەتە پێش مامۆستا مەسلەی مامۆستا و هاوڕێ زۆر جار ئەم دەسەواژە هەیە لە پۆلەکانە ئێوە سیستەمی نوێ پێی وایە بێ مامۆستا وەکو مامۆستا هاوڕێژ بێ یان هاوڕێ مامۆستا بێ لەسەر ئەمە هیچ کاریگەری لە ڕووی فێربوون و ئەو بابەتەوە هەیە یاخۆ نەخێر. لە ڕاستیە ئێستاکە هەموو باز لەوە ئەکەن کە قوتابی چەقی فێربوونەواتە ئەگەر لە وەزیری پەروەردەوە هەتا وەکو کارگوزارێک هەمومان نەتوانین لە خزمەت خوێندکارێکا بین هیچمان نەکردووە چونکە هەموو سیستەمەکە هەموو ئەو بودجە بەلاحی بۆ پەروەردە سەرفەکرێ هەموو ئەو بینایانی کە دروستەکرێ یعنی هەمووی لە پێناوی ئەوە ئێمە دوجار تاچێک پەروەردەکەین تاچێکی سەرکەوتوو بێ لە ژیانیا لە خێزانیا لە کۆمەلگاکەیە و لە خوێندنەکەیە واتە خوێندنەکە هەمووی هەدەفەکەی ئەوەیە ئەگەر ئێمە نەتوانین کەسێکی وا پەروەردەکەین کەسێکی وا دروستکەین کەواتە هیچمان نەکردووە. من خۆم زۆر جار کە دەوراتی نیزیشم وتوەتەوە وتومە بە فێرخوازەکان ڕاستیەکەی ئەم ئینگلیزی کە ئێمە بیزانین ئێمە ناکە بە ئینسانێکی تر ئەوە تا خەڵکانێکی زۆر هەندێک لە فێربوونی زمانی ئینگلیزی تۆ هیچ شتێکی تر فێربووی بە مانای تر لە ئەنجامی گەشەدان بە مەهاراتی خۆت بێ. بەڵێ من لە خوێندنە لە عەرەبی ئینگلیزیە خراپ بووم لە بیرکاریە خراپ بووم ئێستا ساڵانێکی زۆرە وانەی ئینگلیزی و بیرکاری ئەڵێمەوە و هەروەها من لە فێربوونە خێرانە بووم بەڵام بەهۆی ئەوەی ساڵانێک بە هیوایەتی خۆم خەریک بووم لەگەڵ پەرەدان بە توانەکانی یادگا تا ئێستاکەش یعنی بە تایبەتی ئەم هاوینە ڕابردوو من خولی فێربوونی زمانی کوردی زمانی فارسی زمانی ئینگلیزی و عەرەبی مەوتەوە و ئەمڕۆ بە زۆرێک لە خوێندکارەکانیشم وتووە ئازایەتی من نییە ئازایەتی کۆمەڵێ ستایل و کۆمەڵێ ڕێگای فێربوونە کە هەر کەس فێری ببێ ئەتوانێ فێر ببێ و من لێرەوە ئەو ئەڵێم لە هەندەسەی نەفسیا ئەوترێ ئەگەر ئینسان هەوڵیا بۆ شتێک ماندوو بوو نیشانەی ئەوەیە ڕێگەیەکی هەڵی هەڵبژاردووە. من ئێستاکە لەگەڵ فێربوونی زمانی یابانی و فەڕەنسی و ئەمانە کاتە بەمەسەر تا ئێستا خۆممانوو نەکردووە تا ئێستاکە وەکو ئەوی کە جاران بۆ ئینگلیزی خۆممانوو کردو ئێستا خۆممانوش ناکەم و فێری ژابم ڕاستیەکەی پەیوەندی بەوە هەیە ئێمە ڕێگایك بدۆزینەوە ڕێگایکی ئاسانتر بێ. بۆ نمونە مێشکی ئینسان چۆن ئیشەکە ئێمە بین ئەمە فێر ببین یەکەم جار دوجار بمانەوە معلوماتەکە وەرگرین بۆ نمونە کەسانێک هەن ساڵانێکی زۆرە مطالعەکەن بەڵام تا ئێستاکە نەیانتوانیوە زانیاری بەدەست بێن کتێبان لەبیرەچێتەوە کە پار خوێنیانتان یان مانگێک پێش سا خوێنیانتان وەڵێ ئەگەر بێت و ئەم کەسە یەکەم جار مطالعی ئەوە بکات چۆن بخوێنێتەوە چۆن پەرە بە تواناکانی بە دوجار کە مطالعی کرد ئەتوانێت ئیسفادەیەکی زۆری لێ بکە. بەداخەوە یعنی ئێستاکە لە زۆر شوێن خەڵک هەر ئەوێ ڕێگا تەقلیدەکەی خۆی بەردەوام بێت ینی بۆ نمونە پی ئەڵێ بەم ڕێگایە تۆ باشتر فێرەبی ئەگەر ئەم طریقەیە بەکاربێنی تۆ باشتر فێری بۆ نمونە پی ئەڵێ گەر فلاشکارت بەکاربێنی دوای ئەتوانی بە دقیقی شتەکانە بیرکەوێتەوە بۆ نمونە پی ئەڵێ ئەگەر ماین ماپینواتە نەخشە زەینەکان بەکاربێنی جاری وایە ئەم کەسێ فێری شیەکەی بەڵام لەبەر هەرچێتەوە سەر ڕێگاکەی خۆی ڕاستیەکەی ڕێگاکە جیاوازە ئەوە نییە ئێمە ئەگەر ڕێگای تازە فێر بووین بەڵام بە ڕێگاکەی خۆمان ئیتر بتوانین سەرکەوتوو بین دوجار ئەبێ ئەم ڕێگایانە بەکاربێنین کە ئێستاکە ینی کەسێکە چێتە وروپا بە 6 مانگ فێری زمانە بێت لە ئێرە لە بە 12 ساڵ فێر نابێ یعنی لەوە چیارێ ئەوەی ڕێگاکە جیاوازە یعنی ئەوەی کە مەبەستی بیستن مهمە مەبەستی بینی مهم نەبێت. بەڵێ من لێرە ئەوەش بڵێم کە هەندێک بیرکردنەوەی هەڵە هەیە هەندێک بیرکردنەوەی هەڵە هەیە وای کردووە کە خەڵک ناڕەحەت فێرە بێ یەکێک لەوانە ئەوەیە من لەم ئەخیرا بە زۆر کەسم وتووە ئەگەر تێ فێری زمان ببی هەوڵ بە بۆ نمونە چیرۆکێک بهێنە 30 جار گوێ بگرە لەم چیرۆکە باشترە لەوەی بڕۆی 5-6 چیرۆک کاتی لەگەڵا بکوژێت بەڵام ئەم نەفەرە هەرگیز تەحمولی ئەوە ناکاسی جار گوێ بگرێ حەزەکە وازانێ بێ ئیلا بڕۆ کەلیماتێکی زۆر لەبەرکە قەواعیدێکی زۆر فێر ببێ
اینجا دوایی بتوانێت بە زمانی ئینگلیزی قسە بکات لە کاتێکا خەڵکیی زۆر هەیە ئینگلیزیشی تەواو کردووە قەواعیدێکی زۆریش ئەزانێ ئەنی گرامەرێکی باشە زانێ و شەوماناش ئەزانێ بەڵام بەڕێی خۆشی هەر نایزانێت هۆکارەکە ئەوەیە ئێمە بە هەڵە تێگەشتوین یعنی وامانزانی و ئەگەر کەلیمەمانایەکی زۆر بزانین قەواعیدێکی زۆر بزانین دوجار ئەتوانین بۆ زمانە قسە بکەین ئەمە بۆ هەموو وانەکانی تریژ وایە خو نەخێر بەس بۆ فێربوونی زمان وایە مامۆستا هەموو زانیاریەک وایە ئەگەر ئێمە بمانەوێت لە بوارێکە معلوماتێکی باشمان دەستکەوێ پێویستە ئەم معلوماتە وێنە گشتێکی لە زیهمانە هەبێ شتێکە پێوترێ بیگ پیکچر واتە وێنە گەورەکە بۆ نمونە تۆ مێژوو ئەخوێنی ئەگەر بێت و لە سەرەتاوە نەزانی مێژووی شارستانیەتەکانە مێژووی ئاینەکانە مێژووی فرق و تەوائیفە مێژووی بۆ نمونە عیلمە فەلسەفەی تاریخ چیە تۆ ئەگەر شتە وێنە گشتێکت لە بەرچاو نەبێ هەرچەند بخوێنیتەوە دوایی وە ئەزانی گەورەترین شت تەنها ئەوەیە کە لە زمانی بۆ نمونە سەفەیەکانە ڕوویاوە یا عوسمانەکانە ڕوویاوە یان تۆ ئەگەر وێنە گشتێکت نەبێ ئەگەر معلوماتێکی کە ببیسی سبەی لە مێشتا جێگیر نابێ بەڵام ئەگەر وێنە گشتێکت هەبوو بۆ نمونە هەموو قۆناغە مێژوویەکان لە یەکەم وێنەی زیهنیا هەبوو ئەگەر باسی هەر کەسێ بکەین زانیت هیچ قۆناغەکەی یەکسەر معلوماتەکەی خەز نەبێ بەنسبەت قەواعیدیشەوە وایە زۆر کەس بۆ نمونە ئیز و ئەم و ئاو و زوێر و ئەمانە ئەخوێنێ بەڵام لە وێنەیەکی گشتیان نەی خوێندووە ئێستا من چیەکەم هەمووی ئەەکەمە یەک وێنەی گشتی بە 5 دقیقە ئەوەی فێرەکەم کە یەکسەر بزانێ ئەم ڕستەیە بەردەوامە سادەیە ئایندەیە ڕابردووە پێرفێکتە کە تا ئێستاکەش ئەم مستەلاحانە هەموو تێکەڵ و پێکەڵەیە لای فێرخواست لەبەری وێنە گشتێکی پێ نادرێت بۆ نمونە لە یونیتێکە هەندێک معلوماتی پێدرێت لە یونیتیشکە هەندێک معلوماتی تر لە یونیتیشکان لە خۆناغیشکان هەندێک معلوماتی تر بەو شێوازە خەڵک فێر نابێت دەست خۆش بێ کاک سیران باسی لەوە کرد ئەو عیبارەتانەی کە خەڵک سارەکەنەوە پێویستە لێرە بە دواوە فڕێ بدرێت بۆ ئەو خوێندکارە کە جەنابەت فەرموود چەقی مەبەستە بگاتە ئامانج و مەنزەب بەڵام خۆشبەختانە وەکو توێژەرمان هەیە خۆشبەختانە سیستەمی پەروەردەش ڕێگاکانی دانا بەڵام هەر هێشتا نەگەشتونە ئەو ئامانجە تا چەندی تر ئەگەین لەکوێ کێشەمان هەیە ئەگەر بێت و گۆڕانکاریەکان بە شێوەیەکی ئەمەلی نەکرێ ئەگەر بێت و ژینگەی ڕاهێنان دروست نەکەین لە قوتابخانەکانە ئەگەر مامۆستا نەکەینە ڕاهێنەر ئەگەر بێت و ئیش لەسەر مەهارە نەکەین لە یازال ئەم کارەساتە هەر بەردەوام بێ یعنی ئەم کارەساتە لێرەش نییە ئەوە تا ئێستا بۆ نمونە مجتەمەعی یابانیش گیری خوارد بە دەست فێربوونی ئینگلیزیەوە مجتەمەعی کۆریش هەروایە خۆمانە کۆمەلگای پێشکەوتون قسەکە لەسەرەوەیە بۆ ئێمە بین ئەزمموی ئەوان لەسەر ئەو ئەزمموی کە ئەوان تاقییان کردو هەڵە بووە بۆچی ئێمە بڕین لەسەر ئەزمونونەکە ئەوان بەردەوامی بۆ نەچین دوایەمین قسەکانی ئەوان وەرگین دوایەمین ئەزمونونەکانی ئەوان وەرگین ئەنی ئەگەر واژ نەکەین یعنی ئەبێ ئێمەش بۆ خۆناغە هەڵانان بڕین ئێستا بۆ نمونە ئەمریکا یا بەریتانیا هەرچەند وڵاتێکی پێشکەوتو بە ئینگلیزەکان لە زمان فێربوونا باش نین بۆچی ئێمە لە زمان فێربوونا بچین لەوانەوە فێر ببین لە کاتێکە ئەوان باش نین لە فێربوونی زمانە ئێمە خەڵکمان هەیە لە هەندێک لە کۆمەلگاکانە دووسێ زمانەزان یا بۆ نمونە خەڵکانی وڵاتانی ئەسکەندەنافیا زۆربیان ئینگلیزیەکان زۆر باشە ئەمان باشترتی ئەگەن لەوەی خەڵک چۆن فێری زمانە بێ تا کابرایەکی ئەمریکی کە خۆی بەز ئینگلیزیە زانێ یعنی من ئەو ڕۆژەی کوردیم فێری خەڵک کرد زانیم ئینسان مەرج نییە خۆی کوردیەکی باش بێ ئیتر بتوانێت فێری خەڵکیکە یعنی ئەبێت دوزار وێنە گشتێکە دروست بێتەوە لە مێشکی منیشە و بزانم هەڵەکەی تۆ چییە بۆ نمونە ئێستا ئەزانم ئەگەر کەسێ بیەوەی کوردی فێر بێت لە چییە کێشەی بۆ دروستە بێ بەڵام ئینگلیزێک خۆی ئەگەر دکتۆراشی هەبێت لە تڕۆقەکانی تدریسە من قەنەعەتم وایە هێشتا نازانێت چونکە خۆی نەچۆ تاقیکاتەوە فێری زمانێکی تر ببێ بەداخەوە ئێستاکە بیرکردنەوەی خەڵک وایە و ئەزانێک گە بچێتە بەردەست کۆمەڵە خەڵک کە خۆیان ئەمریکی بن یا بەریتانی بن ئیتر ئینگلیزی فێرە بێ بەڵام ئەوشمان تاقی کردوێتەوە خەڵکانێکی زۆرن ئێستا پارێکی زۆریشان سەرف کردووە لای مامۆستای بەڕێگەز ئەمریکی و بەریتانیش خوێندویانە ئینگلیزیەکان هەر زۆر باش نییە واتە لای کەسێک باشە فێر ببین خۆی تاقی کرد لە پاڵ ئەوەی کە مەهارەت و لە پارەوەی کە ئەو توانە بخڵقێنی هیچ ڕێگایەکی تر هەیە بۆ ئەوەی ئەو توانە زیهنیامان زیادکەین لە خواردنە لە پشودانە لە ئیسراحەتە هەموو ئەوانەی کە خەڵک تاقیە کات و ئێوێ بگاتە کرۆکی ئەوەی مێشکی چالاک بێ ئەکتیڤ بێ بۆ ئەوەی بتوانێت بەیانی دەرەجەی باش بێنێەوە پەکی نەکەوێت لە وەڵامدانەوە بەڵێ ئەتوانم لێرەوە هەندێک ڕێنمایی بڵێم بۆ نمونە لەسەر خەوتن وا باشە ئینسان لە 2 ساعات بە خەبەربوونە ساعاتێک خەوت بێ لە ماوەی 24 ساعتەکە بۆیە ئەڵێن وا باشە بە تایبەتی گەنجان 8 ساعت خەوت بن لە شەو ڕۆژێکە بەنسبەت خەوە
ئەو ئەژوترێ بەیانیان زۆر باشە بۆ سعیکردن من ئەڵێم ئەوە پەیوەندی بە کەسەکەەوە هەیە ئێمە کاتژمێرێکی بایۆلۆژی لە مێشکمانە هەیە ئەم کاتژمێرە خۆی ئەزانێ چ کاتێ باش شت فێرەبی بۆ نمونە من بە هیچ خوێندکارە ناڵم بەیانیان زۆستە بۆ سعیکردن ئەڵێم 2 هەفتە لەسەر یەک بەردەوام هەوڵ بە سعی بکە زۆربەی کاتەکان تاقیکەرەوە ئەو کاتانەی مێشکت جوان شت وەرەگرێ لای خۆت یادداشتیکە پاش 2-3 هەفتە لە سعیکردنی بەردەوام بۆ دەرەکەوێت لەوە تۆ لە سعات 9 بۆ 10 شەو مێشکت جوان شت وەرگرێ لەوە سعات 11 بۆ 12 شەو مێشکت جوان شت وەرگرێ احتیمالیش سعات 4 بەیانی مێشکت باش شت وەرگرێ کەواتە تۆ پێویستە خۆت ئەزمونێکی کاتە بایۆلۆژیەکەی خۆت بدۆزیتەوە ئەمە وەڵامیش علمی نییە بەیانیان مێشک ساف و بەیانیان هەستە یعنی ئەمە ئەگەر قیاسێکی عام بێ بۆ نمونە لە 150 بێ ئێمە ئەگەر کەسێکی دڵسۆز بین بۆ کەسێک کە ئێستاکە لە پۆلی 12 بۆ بمانەوێت نەتیجە بەدەست بێنێ ئەمە وەڵامیش علمی نیە لەوە وەڵامە نەگونجێ لەگەڵ ئەو کەسە بەنسبەت کاتی سعیکردنەوە بۆ شێوازەیە بەنسبەت ئەوەی مێشک لە چه حاڵەتێکا بێ ئەتوانێت جوان شت فێر ببێ و جوانیش بیریکەوێتەوە مێشکی مرۆڤ بەردەوام شەپۆل دەرەکە شەپۆلی دلتا فێتا ئالفا بێتا باشترین حاڵەت ئەوەیە کە لەو کاتەیە کە مێشکی ئینسان شەپۆلی ئالفا دەرەکە کە لە حەوت هێرتزەوە دەست پێکا بۆ سیانزە ئەگەر لەم نێوەندا بوو ئەو مێشکی ئینسان جوان شتوەرەگرێ ئێستا لەوە یەکی بپرسێ من بەچیا بزانم کە کام شەپۆل زاڵە بۆ ئەوەی شەپۆلی ئالفا زاڵ بێ لە مێشکمانە ئێمە پێویستە ڕاهێنانێکی ڕیلاکسیشن بکەین ئیستیرخا و لەو حاڵەتە ئێمە بتوانین بۆ ماوەی خولەکێک یان زیاتر بیر لە شتێکی ئیجابی بکەینەوە ویان ئەو کەسەوە باشە کە بژمێرێت چکە ژماردن عملیەک نییە کە پێی ناڕەحەت بین یا خەفەت بخۆین بۆ نمونە ئەگەر من بە تۆ بڵێم تا دەم بۆ بژمێرە دەستەکەی بە ژماردن بەڵام احتیمالی هەیە خەیاڵی شت لای نەبێت ئێستا ئەڵێم تا دەم بۆ بژمێر لە دەوە بژمێرە بۆ سفر هەوڵ بە هەر ژمارەیەکی ئێڵەی لە مێشکی خۆتا بێتەوە پێشچاوت ئەو کات ناچاری بیر لە ژمارەکە بکەیتەوە بۆی خەیاڵت نەڕوا ئەگەر بێت و تا دەستژمارد کۆمەڵی هەناسەی قۆڵی وەرگرت ماسولکانە خاو کردەوە و ئەگەر هات و تەمرینی کرد دوایی ئەتوانی لە ماوەی 1 خولەک 2 خولەک شەپۆلی ئالفا زاڵکی کە ئێمە ئەتوانین لە ژینگەی ڕاهێنانە ئەوە بکەین دوایین سەرنجت زۆر بە کورتی ئومێدەوارم هەموو ئەوانەی کە ئەیانەوێ گرنگی بە خۆیان بن لێرەوە دەست پێ بکەن گرنگی بەلایانی دەرونیان بن گرنگی بە تواناکانی مێشک و فێربوونیان بن کە ئەگەر هات و ئەم دوانە هاتە دی هەم لە ژیانی خۆیان مرتاحە بێ و هەم ئەشتوانێ ئاسانتر بەرەو ئامانجەکانی بکەوێتە خۆش و ئەم لە ڕێژەوە توانی مرۆڤێکی سەرکەوت و بنیاتنی سپاس مامۆستاجان بینەرانی بەڕێز خۆشحاڵ بووین تا ئەم کاتە بینەری بەرنامەی ئەم کاتتان باش بوون ئومێدەکەین گفتوگۆی ئەم ئێوارە و سەرنج و زانیاریەکانی بەڕێز مامۆستا ئاواد نەسڕوڵڵا هاندەرمان بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین کەساتێکی سەرکەوتوو بین تا بەرنامەیەکتر هەر شاد بن.